وكي أجي سيرك عمي خلقين لي على أحبنار هاي سملي أنا بخوان بس شو أنا فرمول لنا هاي سليم اللي أنا بخوان ليش يعني اليوم بس لو أتمنى بشوني أبو أو أكلي بس كيري ليبن والله أوس بس يسكت بيهو ببينا لا بكاكي شاي تكاك على الجياد فرمتي هيا سكوت بتشاكو زور خوش بس نيلي شاي چای چه مارکه که نیلی بزنی اگر چای خانه که خوی نبی اگر او چای نبی بس سپانسریم برنامه آن چای گریان چای زور جواسه ناوی چاکه مال اگر چای او مارکه بو بس سپانسر ناوکی دیره حلواسی اگر چه چاکه من تامی و خالد زانی به تامی خوشه آه که گرای شادی کلا میون من ابزانی چیه کسی اگر به بخوانیم ام چای خانه اما فرمو بخير بي فرمون ام چایخانه تسلیم زنی چیه کینما کاکا توفیق ام چایخانه که پیشکشی کاکا رضا چاورش کین هنرمند یعنی ام سال 2024 کاکا رضا با بریم چایخانه اكتد برنامج هنری گورانی موسیقی وکو پیموتی باسی خفت و مراق و بون و نبونی و موچوانی هر تیا نکری ایرا بس گوره او خلق می بیت طاقته والله کاکا رضا خویا کاکا رضا بخیر بی کاکا رضا جان بخیر بی سرچو عليكم السلام باو گورانی کمان بروات گورانی کمان بروات کرده گورانی او ما يكيبوا بس بخير بي فوق بخير كاكا رضا جان بخير بخير كاكا رضا جان بريز او ما شاء الله ما شاء الله هنرمندان لقلاته احمد سناوي هنرمند كاكا دياري بالبان كاكا ناني بخير بين بو شايخانه قريان جابوا زاني تام شايخانه من ما تو شايخانه لمروي كاكا رضا شاوروشي هنرمند او مايكي على جنبه كاكا احمد زاني مايكي يشكي بو بس مولا بخير يا اخو بخير بو شايخانه قريان توفيق جان شابيره شاه كان شابيره كاكا شابيره بيورروا شابيره الله سنه خير اخبار خير بين الشباب كاكا رضا جان من ما يقلي من نما تو من ربط باب شايخانه نما من بجي لم بوتو ان شاء الله سر بخير صالي 2024 صالي شكوش مسابقه وهموك المساعد ومن دەستخۆشی تا لێگەڵ تا ئێسایەوە ماندوونە ناسانە خۆبەخشانە کاری باشتان کردووە هەر بۆیە جەنابی شێرمەنە اختیار کردووەکەوە ئەم بەرنامەیە بگەرمە دەست منش لێرەوە بە بینەران و بیسەرانی خۆشەویستی گەڕیان میدیا چاخانەکەی گەڕیان ئاگادارتانەکەمەوە هەموو ئێوارانی شەممان لە خزمەتی وەڕێز و خۆشەویستا بین لەگەڵ خەڵکە جوانەکەی کوردستان لە هەر شوێنێکەوە میوانداری بێ دێنە ئەم چاخانەیە لەگەڵ هونەرمەندانی بە ئەزمون و ڕێگەتی ئەمڕۆژ وا بووەکەوە و هونەرمەندە عزیزانە کاکە دیار کاکە ئالان کاکە ئەحمەد سەنگاوی منیش براتان ڕەزا چاوڕژ لە خزمەتی وایە بین ئینشەڵڵا بەرنامەی جوان و جوان کاکە نەبزادی گەڕیان کاکە نەبزادی گەڕیان هیوادارین کارێ بکەین کەوا جێ ڕەزامەندی هەموو خەڵکانی کوردستان بێ و هونەرمەندانی پێ بەتایبەتی ئێرەش دەرگا کراوەیە ئەم چاخانەیە با یەکەم چاشی لێ بخۆم جارە خۆم بزانم چییە تۆ تامی چاکە بکە تامی چاکە بکە ئەو چایەوتم نابێ بڵێن مارکەی چاکە بڵێ بۆ ئەگەر چایەک ئامادە بێ بە سپۆنسەر لە تووشی چاخانەکەەوە سپۆنسەرەکە نووسین بە سپۆنسەری چای دۆشایی چاکە ناڵێن بەدڵنیایی کاک جەزا لێرە الحەمدولله خەڵکانێکی باشی سەروەتدارمان هەیە ئەتوانن سپۆنسەری ئەم بەرنامە جوانانە بکەن یعنی بۆ نمونە من دوو بێگە گەڕێ بەسەر مارکێت و بازاڕە ڕکلامی چایەکە کاتۆ لێرەوە توانی ئەو ڕکلامە لە چاخانەی گەڕیانەوە بکەی بە شوێژی باشتر ئەگا بە خەڵکیش ببینەرێکی زۆر زۆرتری کەسێک بینێ ڕاستە هەرچەندەمان نەبینی بە درێژایی 4 ساڵی گەڕیان تەنها ئەوی سلێمانی و سپۆنسەری ڕەحمەتی کاکە هادیە کرد عەلی محەممەداڵ بەڕاستی ئێستا شوێنەکەی دیارە و کە ئەو لە ئێوەنەوە ڕاحی شادێ بەڵام ئەتوان لەگەڵ چاکەیانتان خواردەوە لای من زۆر حەزم با تامیش جارێ با تامیشکەین تامی چاکەمان کرد با حتا ئەو کاتەکەی نەزۆتۆ تێکمان بۆ زۆرە تا بڕێدەوە من لم تكن بموسيقى لا خدمتها أبي كارلاك جنكي عمري خواي كتبوا أفتك هنا أفتك السيمنالي أبو خوي سياني أبو شوار صار بيك أبو خوا سيمنالي كيف يعني بو بتشن بو بنو
ڕۆژکان لە دایرە بێژنەکە تەلەفۆنەکە ئەڵێ ئەلو پیاوەکە ئەڵێ فریاکە ئەڵێ چی ئەڵێ ئەو مناڵانەی تۆ ئەڵێ ئەو هەتیوە تازانەڵەیە ئەڵێ کەوتونەتە گیانیان مناڵەکانی من و تۆیان کوشتیانیان مشتەرەک بوو باقیەکەیان هەرێکی جیاب بوو شەشیانی ئەم ناوسێنەری ئەو مناڵانەی تۆ مناڵەکانی و مناڵەکەی تۆیان کوشت هەرە وەڵڵا دەست خۆی چاخانی گەڕیان ئەبێتە بنکەیەشی هونەرمەندان وەکو دیوەخانێکی شیلێ ئینشەڵا بەس بە شەرتێ چاکەمان خۆش بێەوە لای وەستانە لای ئێمەنی بەڕاستی خۆش چایەکتان بۆ ئەگەر هەر هاوا بێ زۆر لە هیچ چاخانێک نەو خوارد دەبێت من گەڕیانە کاگە ڕەزان دەستخۆشی لە برادرانی وێنەگر و مۆنتێر و هەموو کارمەندەکانەکەم و ئینشەڵا لێرە بە هەمومان کارێکی جوانەکەین و زۆر بە خێراتنی کاکە حەسەنیاوی ژەکەم زۆر ئەمە یەکسەر دەست پێشی گۆرانیەک دەست پێ بکەین ئەنجا ئەو کاتاکەی نەگفتو بۆ کوشێنەوە کاگە حەسەنیاوی ئەقۆمێتم زۆر وە تۆ چێ کشتم که بەڕاستی جێی دەستخۆشیە کە بەرنامەیەکی ئاوا جوان لەم کاتەیە کە ئەو خەڵکە بەڕاستی لە قەیران و لە ژیانێکی زیاد لە حەد ناخۆشاژی جاتەمەناکەم ئەو کەسانەی کە بەڕاستی تۆزێک سەرمایهدارن خوای گەورە 100,000 ئەوەیان باتێمە بە بەغیلی و حەسوودی ناڵێن بەڵام ئەگەر سپۆنسەری بەرنامێکی ئاوا جوانیش بکەن پێم وابێ شتێکی خراپ نییە. ئەوە ئێمەش لە خزمەتانێن لەگەڵ کاکە دیاری و کاگالان و مامۆسای خۆشەویستیش لە شانازیەوە تەمەناکەین توانین ئەگەر بۆ ساتێکیش بێ خەندە بخەینە سەر لێوی ئەو میوانە بەڕێزانە و ئەو جوگرە بەڕێزانە و دەستخۆشیشمانەیە بۆ تۆفیقە خێرەڵێن تۆفیقە چاوێرە گەڕیادان ئاوادان کردەوە بەخێر بێنیان آخر من شوم خراوة صعودك شوم أبي من شوم خراوة هيا قربني يا دايم بخمر بايم قربني يا دايم بخمر بايم الشام دويتو ليلي ذي خمكر بايم الشام دويتو شك ذي خمكر بايم لا ولا وكيم بيبا يا سيني لا ولا وكيم بيبا يا سيني قولي
بێسەرینێ بۆڵی پڕبازم نەرمە شەو بێسەرینێ بقى جبل جاقرت وبيا أبي من برداي لدار بيا ميل بيا وفاء قزمك خراء بيا ميل بيا وفاء قزمك خراء جفار ياك دنيا بخوا وفاد ياك زراء جفار ياك دنيا أبي دلك يا وفا ياك زراء دايلا ولا وكا برخي ويالك لا ولا وكا برخي ويالك وارشواد الراي مخوا خوا وشيالك وارشواد الراي أبيض لك يا خوا وشيالك بوطا خانا يقرر الناس بس ان شاء الله هاي دماك وبينايا دمان دميكايم دماك وبينايا اي ويلن جايان دمان دميكايم لشي تراوي بمرم تاخذ لك لشي تراوي ليلة تاخذ لك هر لا يلايك بياسين بي لا يلايك بياسين بي بولي بربازن نرم شو سرين بي بولي بربازن ليلة شو سرين بي دمك بينا باتير ماتشك دمك بينا باتير ماتشك لجيت وراوي أبيك سكرك لجيت وراوي أدخل لك يا كسكرك دايلا ولا وكا بياسين بي لا ولا وكا بياسين بي أو قول نرمى مخوا شو سرين بي أو قول ناسكا أبي شو سرين بي دەستان خۆش بێ یاخوا خۆشوی قوربانە مامۆستا زۆر بەخێر بن بینەران و بیسترانی خۆشەویست دووبارە بەڕێسان ئاگادارەکەینەوە هەموو ڕۆژانی شەممان سەر لە ئێوارە لەگەڵ هونەرمەندانی خۆشەویستی هەر چوار پارچەی کوردستان لە چاخانەی گەڕیان لە میدیا گەڕیان لەگەڵتانە بین هەر کەس هات بۆ ئێرە چایەکی خۆش و زۆر بەخێر بێت سەر چاوان کاکە ڕزەوەی خەڵفەتاڵن ئەوەی کە هێتە ئێستا تۆڵە ڕادووی گەڕێن وەکو برادر زۆر زارم شتاڵێن بوو بەلیوە هەرێن و عریف فڵان ئێمەش نییە بووی بە تەلەڤیزۆنش کاکە پێیان وڵە تەلەڤیزۆنی گەڕیان لە چۆچۆوەرەی لە میکس میدیا لە ئێزی بۆکس لە فامیلی بۆکس لەوەن بۆکس لە کورسێل لەو پەڕیبادینانەوە هەتا هەورامان و گەرمیان و کوێستان و بەس دەچێنێتە دیجیتاڵ ئەچی ناویشەوە شۆفیقاگە چای باش لێبنێ بەبوونێ چاخانەوە ئەڕۆی ئەگەر ماستاوێکی کوردی شەبێ لەگەڵ کولێرەی گەرم بەس ئێمە نانی ماساو ناخۆین نان و ماساوە خۆین بەس نانی ماساو ناخۆین ئەی ماساو ناکەین ئێمە ماساو بۆ خۆمانەکەین ئەڕۆێ ماساو بۆ خۆین
کاکە نەوزات ئەگەر بچینە لای نوکتەیەشی لە خزمەتە بەسەر تازە چیت لایە وڵاڵێ لە زمانی کۆنا دوو برا هەبوون لەگەڵ ڕێزم بۆ مەجلیسەکە و بۆ بینەران و بیسەرانی گەڕیان میدیاس تۆزەی گێل بوون چون بۆ بازار دوو ئەسپیان کڕی یەکیان بێکیانتی لێمان تێک ناچێتی نیشانەیەکی لێ یەکی ئیشارەتێکیانەکەی نیشانەیە شتێکیان لێین و کاتە لێمان تێک ناچێت وتی باشە تۆ بڕۆ ئیشارەتێکی لێ بە شوێنێکی دیاریکەمیش دیاریەکەم بۆی لێمان تێک نەچێت وڵا براکەی ڕۆشت و هاتەوە وتی هاچی لێ کرد تووەڵا گوێی چەپیم بڕی باوکە ڕۆڵای منیش گوێی چەپیم بڕیوە کاکە لێمان تێکە چێ شوێنی چکەی دیاریکە وتی باش وڵا ڕۆشت واتەوە وتی چی لێ کرد وڵا گوێ ڕاستیشم بڕی تی وڵای وی منیش بێ گوێ منیش گوێ ڕاستم بڕی کاکە بۆ واکەی تۆ شوێنێکی کەی وڵا ڕۆشت واتەوەتی چی وڵا چاوی چەپیم کوێر کرد وتی وەڵامی چاوی چەپیم کوێر تی دەبا بەمە دەری نایەنە تۆ ئەسپەسپێکەیان بە منیش قاوەیەکەیانە بە لە یەکیش نەچوون ئەسپەکان هەرێکی ڕێگە وتی تۆ ڕەشەکە بە بەدەی سپێکەیانەوە بەخێر بێتەوە حرمەتەیە بە ڕێزی کاک جەزا لەوەتی فامت کردوتەوە با بڵێن گەیشتە حاڵەتێکی 15 ساڵی تۆ خزمەتی هونەری کوردیەکەی خزمەتی هونەری میلیەکەی هەندێک کاتیش لەم لاولا بەررەخنە و هەندێک قسەی نابەجێیەکەویت پێم خۆشە حەزەکەم لەم بەرنامە تازەیەوە لە چاخانەی گەڕیانەوە هەندێک شتمان بۆ باسکەی لەسەر ژیانی و پێگەی مۆسیقات و ئەو تێکەڵبوونەی کە ئێسا لە هەر چوار پارچەی کوردستان کاکجەزا ئەزان کە خزمەتەکات و زۆری کارەکانێکی با بڵێن یا هەمووی خۆبەخش بووە هەندێکات ئەڵێن من حەزەکەم ڕاستەوخۆ قسەت لەگەڵ بکەم هەندێکات دەڵێن کاکجەزا لە بن نەهات ئەم هەموو خۆبەخشە حەزەکەم قسەی خەڵکت پێ بڵێن لەو بەرنامەیە چکەوەی من ئاگادارم کارەکانتان هەمووی خۆبەخشە ئاگادارم کە هیچ سپۆنسەریتان نییە و تا سپۆنسەری چایەکمان نییە وەنیە چەند وەختە ئێرە تەلەڤیزۆنە و ڕادیۆیە سپۆنسەری نەبووە تەنها ئاوی سلێمانیەویش کە من لە دوورەوە ئاگام لێ بووە ئەگەر هەندێک لەو معاناتی کە هەت بووە و تا ئێستاش بۆ 24 چیت بەدەستەوەی وەکو هەر بەرنامە و پرۆگرامیشی تازە چیت هەیە ئەگەر ئەبوو بینەرە خۆشەویستانی ڕوو وڵا کاکە ڕەزا من یەکسەم لەوە دەست پێکەم سوپاسی تۆ ئەوکەم جارێ ئەوە تا تۆش کە خۆبەخەش خۆخستەنە ئەم قوربەسەری کێمەی تێ ئەوە تۆ شادی دەرنەوە قوربەسەرانە چاخانەیەگەڵن چاخانەی قەرزاران چاخانەی قوربەسەران ئەمە گەڕیانە ئەمەنم لە بەرنامەکانەوەتە بوو ساڵی بیر بێ ساڵی 2022 ئەمەنەمان و ئێمە ڕادیۆی گەڕیان دژی قەیرانەکان دەبین ڕۆژگان دێم تێکشو لە ڕاستەواتم لە ڕادیۆی قەیرانەوە بەزاتی خۆ هاتاوام ڕادیۆی قەیران من کاڵم بە خۆبەخش و کارانەکەم تۆ دەمێکە مێژوی منە ناسی وەکو من و تۆ وەکو کاسپی لە یەک شوێن گوزەریشە کاسپمان کردەوە بەیەکەوە هەموو بژێوی ژیانی من ئەو دوکانە بووە کە من بەڕاستی ماوەیەک باش ژیان و کەسابەتێک و بازرگانێکی زۆر باشمە بوو باوەڕم پێ بکە هەموویم لە پێناوی کاری خۆبەخشادانە خۆش لەوانێ بزانیت لە سێ دوکانەوە سا لە تێ دوکانی بچووکمەوە ئەوش لە تێکە دوکانی تەواوش نییە ئەمان شانازیشی پێوەکە ئەمەوە تا ئێستا خۆمان کرد بە سینەما ئەو تا خۆم کرد بە فیلم لەبەر چیەمە برادەرەکانم ئەم کوڕانەشم کرد بە فیلمێکە خۆم ئەم عەدەل ئەم میلەتەوەنە لە نەهامەتی و ناخۆشی هەیە کە بیرەکەیتەوە ئەگەر ئەو ساڵانەی کە ئێمە دەستمان کرد بە کاری خۆبەخش من و کاگوران و هاوڕەکانم لە کۆمەڵی هونەری میلی بیرێ ڕێک ئەو کاتێک کە داعش سەری هەڵاو 2013 و هەرچی گروپی هونەری بوو داخرا من حی تیپە هونەریەکان بڕا هی تیپی مۆسیقا بەناوبانەکان پێشتر سلێمانی پڕ ناوی پایتەختی ڕۆشنبیری بوو لە هەموو شوێنە کۆڕ هەبوو سیمینار هەبوو کۆنسێرتە بوو هەمویان لە بەرەو شوێنەکانە داخرا ئیتر هیچ شتێ نەما حرەکە ئێمە هاتین لە کاپتەرەیە کەلتوری زەردەشەوە دەستمان پێ کرد هەموو هەفتەیە چالاکی خۆبەخش کللتوری هونەری چەندی هونەرمەندی گەورەمان بەستە کردەوە کە سەر لە ژیانە نەماون بە شانازەکان لە ئێمە ماوە چکە ئێمە بەسەرمان کردنەوە تا خۆیان لە ژیانە بوون ڕێزێنانمان بۆکردن چەندی چالاکیمان کە جەنابەت خۆت شایەتی زۆر ئەوانەشی وە دوایەوەش کە کۆرۆنا هاتە ئارەوەی تر ئەو جۆرە کۆڕۆکۆ بناوانە قەدەغە کراکە کۆبووینەوەتیان مەمنوع عەبەریەکەوتن و نازانم ئێمە هاتین بیرمان لە میدیایەکەتەوە ڕێک لە سەروبەندی کۆرۆنایە ویستمان لە بەرنامەکەی بەڕێزیشتەوە بڵێم 12 یادی دامەزانی 4 ساڵەی رادیو گەڕێ میدیایە لەبەرەوە ئێمە لە هۆڵێک لە شێوەی فیستیڤاڵ ساڵ یادەکەمان زۆر بە شێوەیەکی گەوراکەینەوە خەڵک بزانێت لە ماوەی ئەو 4 ساڵەیە چیمان کردووە لە بێ بەرامبەر بەبێ بەرامبەر هیچ کەسێک تەحەداکەینێنی هیچ شوێنێکی گەورە هیچ حیزبێکی گەورە هیچ لایەنێک کەواتە بینەرانی خۆشەویست بیسەران 12
لە هۆڵێک لێشی لە هۆڵەکانی شاری سلێمانی ئەگادارتانەکەینەوە کە یادی دامەزراوەی گەڕان میدیایە بە تەلەڤیزۆن و هاتن بۆ هەمووانە و بێ بەرامبەریشە بە لەگەڵ هونەرمەندانی خۆشەویست و زایدن مێژووی ئەم دەستگایە ئەم میدیایە هەم بەیەوەی بەڕێزی ئەناسێنین بەڵام هەرچەندە قسەکەشم پێ بڕی من یەکشتم ما بوو خەجاڵەت کە لێرە پێت بڕم بەس ئەوەیە ئەگ من بەتەنیانی تەمەنەوە ئەو هەموو کادرە خۆبەشی کە لێرێ کارمەند و مۆنتێر و پێشکەشکار و هەرچی لێرەوە چی بەرنامە لێ پێشکەشکراوە من بەخۆ بەخەشون لەگەڵ یەک لە شکر هونەرمەندی میلی ئەو هەموو هونەرمەندە میلیە من دەست و چاوی یەک بێشیان ماجەکەم هەموو ژەنیارەکان هەرچی گۆرانی بێژی بەناوبان هەیە باوەڕە پێ گۆرانی بێژی هەیە هونەرمەند بە دەوەرەقە ناچەوە شوێنەکە بتوانە بۆ ئێکسەراتۆ بە سێ قاتە بۆ قادرمانەیە خۆ دەزانی کێ تێرە ئەبێ ئۆکسجنی بۆ ڕاستی هەمووی هاتووە هەموو شەهاب بۆ دوو جار چۆکەواتەوە چەندین بەرنامی لێرە پێشکەش کردووە برادرانی کەیبینی هەموویان ئاگنەوزاد ماوەی بەرنامی ئاوە کۆمیدی و قسەی خۆشوانی هەبووە هەموو ئەم کەسانە کاکە تۆفیقی چایەکی ئالان کاکە بورهان کاک ڕێباز یعنی زۆرنەوەی کە لێرن زۆر زۆر باز ناکرێت ئەوەنی کە من بزانم خەڵکانێک هونەرمەندانی باش لە دەرەوەی وڵات هاتوون بۆ ئێرە یان بابڕین لە شارەکانی کەەوە کە هاتوون ئەوەنی شەر بە خۆبەخش هاتوون مەسەفی ڕێگا و خواردنیشان لەسەر خۆیان بووە هەڵبات ئەم شوێنش دەستگایەکە خەڵکانێک سەیریەکە خەڵکی لە خۆی کۆبردەوە دایمە سەیریکە بۆ نمونە هەندێک شوێن کە میلی بێ خەڵکەکەی زیاترە ئەمە ژێشەکە لە شوێنە میلەکان و ئیشەڵا بە هەمومان بتوانین ئەو خزمەتە بگەین جا یەک شت هەیە بەداخەوە لە بەتایبەتی لە قەوم و کوردی خۆمانە هەتاوەکو کەسێک لە دەست نەین قەدری شتەکانی نازانین دوایی وتەکانی لێینەوە یا خود گۆرانەکانی دابەزینەوە یا با ئێمە نەچینە سەر ئەوە ئێستا ئەمانەوێ ڕۆبات دڵمان خۆش کاکە ئەحمە دڵمان خۆشکە چاو ماچکەم لەسەر چاو کاگە لە نێمە لای تۆش ئەوان بەڕاستی قسەی دڵی منە کرد من تەمەناکەم ئەو پیاوە 100 ساڵ تەمەنی بێ چکە بەڕاستی هەتاکو دووبارە لەم 100 ساڵ تەمەنی بێتە لە دەستی نەدەین بەڕاستی نازانین چکە بەڕاستی من خۆم معجیبم بە یەکشتی کە بێزار نابێ بێزار نابێ لە کاری جوان لە کاری خۆبەخشی خۆی لێرەوە وەڵامی ئەو خەڵکە باتەوە کە هێشتا لە پشتەوە لی تێ نەگەیشتون هەندێک کەسێ جاری وایەتەوە باوەڕ ناگەن کاکە ڕەزاڵە ئیلا ئەمە کەسێکی لە پشتە باوەڕ بێ بکەم لێرەوە بە هەموو شتە تەحەدانیە تەحەداکەم ئەم شوێنە هیچ کەسێکی لە پشت بێ تەحەداکەم چێ هەیە ڕۆژە لە ڕۆژان ئێرە لە شوێنی شتێک گرتۆ بە فەرم ئەوە ئەرزوە گەز با لەم بەرنامەیە جواب بەژیان کلیپێگەکەی کلیپی ئێستا خۆ دەزانی چەندی تێش ئەگەر کلیپێکی ئیشێکی جوام کەی هوەری بێ سەیرەکەی دوایی لە پەیجەکانە لە جاری دەستخۆشی هەندێک کەسی نەفام بۆیەوە ئەڵم چ لە هەرتێ نەگەیشتووە هیچ نازانێت تێگەی تاکە گاڵتە بە مەلاکەن ئەڵە دەنگی ناخۆشە بابە ئەو بانگێکت پێشکەشەکە قورئانێکت پێشکەشەکە هەرچۆنە بێت تۆ ڕێزی لێ بگرە سێرەکەی کۆمەڵشتی نەشیا و ئەنووسن جا بۆیم حەزم کە لێرەوە خۆت وەڵامی ئەوە بیتەوانێ ئەو من بوو بووە بەخسەوە ڕاماگر بەرنامەکە لە بەڕێوەی بانگی پیرۆزە با تا بانگەکەتەوە بێت من هەر بەساەتی یەکشت بەگەڕمەوە تۆش 1000 ساڵ تەمەن بێ ئەو شوێنی کە جەنەب لێی دانیشتی سێ دانە ساڵ کاکە هادی کە ناساو بە عەریف حەمەتاڵ هەفتەی 3 ڕۆژ بەرنامە تۆ خۆ پێشکەشکاری وەڵڵاهی 3 ڕۆژ زۆر قورسە بە قورئان یەک بەرنامە لە هەفتەیەکە پشت ئەشکێکە ئامادەی بۆکەی لەرزە لێ چۆن بەرنامەکە ئەو هەفتەی 3 ڕۆژ ئەوە کاتژمێر دوو لێرە بێ باوەڕ بێ بکە لە 1.5 یا لە 1 لێرە بوو ئەمە نەمولتەزیم ئەتۆ ڕۆژە بۆ کاگرێبازە هێرێمە تاقی بنەجاریا بۆ ئەو 1.5 لێرە بۆ ئەمە 1.35 کاگەشینە دە تەرەفونێکی کاکە من لێم بۆچی تاخیرە بن سێ دانە ساڵ لە دڵێکی بریناری بێپارەی جیرفان بەتاڵی خۆیەوە قاقای وای لێ لەم شوێنەیە کە قەت ئەو قاقایی بەس بووی لە دڵی خەڵک خۆشکە بە قورئان خۆی ئەوە دڵی خۆش نەبوو یەک ئەوەنە باشە وەکو چالی چاپڕ بە سەراتەکەی بخێنەرەوە بزانە بەداخەوە ڕۆحی شاد هیوادارم تۆ بەردەوامی بەم خۆبەخشێ بزانین تا کوێ ئەتوانی لەگەڵمان ناگری ئێمە چای تۆ ماجەکەی من تەمان سپاس دەکەم کە پێشنیار مان کرد بۆ کاگە ڕەزا زۆر بە سنگێکی فراوانەوە وەکو کەسێکی خۆبەخش و دڵسۆز و بۆ هونەر و بۆ نەتەوەکەی ئامادە بوو ترین خزمەت بە هونەر بگا من پێم خۆشە دەستی منی تیاابێ مەجای منی تیاابێ من ئێشتا خۆم بە هونەرمەند نازانم بەڵام الحەمدوللا ئەوەی کە پێویست بوو ئەوەی کە توانیمە بە پێی کەم و زۆر و بە پێی
وەزئی باری دارایی هەر چۆنە بێ تا ئێرەمان هێنا من تۆ کەناڵی تریشمان زۆر بینێ ئەستۆدیە گەورە گەورە ئەمە لەم ژوورە بچووکە کە یەک ژووری بچووکی سێ بە چوارە شوێ ناومان ناوەستۆدی و هەموو شەی تیاکەن هەموو شە گەورەیمان لێرا کردووە ئەو بانگەکەش تەواو بۆ توانی تۆفیقە بۆمانەیە گۆرەی بڵین ئەخ لەبەر بانگە پیرۆزێمە بەسەر چاو کاک ئەحمەد نەخەم گەڕێنمان بۆ لە یاهی شاد شادە وای بدم باویران وای کزام کۆنەگرێ وای ماڵم بێوێران وای کزام کۆنەگرێ وای ماڵم بێوێران وي الله يخنزري وي وطل مدين وي الله يخنزري وي وطل مدين وي وطل مدين وي درد أصبرم وي وبايا النصاي وي درد أصبرم وي يا قريد الميا وي لا دور جرم وي يا قريد الميا وي لا دور جرم شمام خلنا نوراز مديا برجين كنا وسورجان ريدا سمنيا برجين كنا وخلنا ريدا سمنيا دايما انا ما خلنا خلنا كيار خلنا 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 نقدم برواشي اخوات صار نص خلنا واشي قراشي داي واشي قراشي دايما بنالنا الخلنا خلنا كيار خلنا خرقوا لا يا شي درد يا تدرك زي خرقوا انا ساي صاردم داي انا ساي صاردم
تراس ميباني بس من بقرا خلقوا تراس ميباني دمن مالي زوار خلقوا لا توازواني من كرة لا ديابي توشارستاني دي توشارستاني ئەگەر بەم شێوە بڕەوە بزانم کاکە ڕزایەک منافرسەتانە بێت لە چایخانەیە چاخانەکەی کاک سەڵاحە چاخانەی مەڵکەنی ئەخ لێرە یەک فەرەقەیە ئەویش دایمە گۆرانی و مۆسیقای حەسەنزی لە کوشتی کلتوری ئەوەش وەڵاوە بڕن یەکەمە بن لێرە یەک فەرەقەیە لێرە دوو چا بە 250 دوو چالای ئێمە بە 250 ئەمە بۆ چای دووەم بۆ دانێنەوە دووەم بۆیە ناون بۆ کاک ئەحمەد دوو چامێناوە 250 جارە عیدی خۆمان کاکە ڕزا دەستان خۆش حەلیەکەم جارە بە میوان بیرۆکەکە زۆر جوان نازانین بۆچی تۆ وەرە گۆرانی لە چاخانەیە پێشکەش کرێ لە مشکلەشت باشترە با منش لە باتیکاک نەزان نوکتێکتان بۆ ژێر ئەو ڕۆژە لە چاخانەیە بوو ناوی چاخانەکە ناڵێم دوو زەلام هەر لە پڕەکە بوو بە شار نەمزای مەزۆچی بۆ زەلامێت تو مەزنامەی بۆ خۆشەویستەکەی نووسیوە ئەوەی تر هەر ئاوا سێری کرد لە پێناوە ئەم هەر ئاوا نووسێتیش هەر سێری کردوە لە ئاخر جا بۆی نووسی بووی خۆشەویستەکەم داوای لێبوردنەکەم بێعقڵە لە تەنیشتمەوە سێرەکە کەسێکی کابرا پەلامەریە خۆ بێعقڵی کەی سێرم کرد ئێگە سێری نەگرۆ توزانی نامنووسی ئەگە سێری نەکرد هەر توزانی جا باشترە کاکەم گۆرانیشتە وەڵا پێشکەشکەن با کاکە دوو زەلامە بێ بە مناقەشایان شێگەڵە فڵان حیزبەوەی ترە ئەلە خۆی بە مناقەش شێگەڵە موچەکە ئەم هەفتەیە گاوی ترڵ ناکە خەریکە پەلاماری یەکترین سەر تاڵۆ دۆمینە بە کێشە خەریکە پەلاماری یەکترین لەسەر تاڵۆ دۆمینە لەسەر شەڕ فەرتەنەیەکە گۆرانیانە باشترە دەسان خۆش چاخانی گەریان دامان نەناوە ئێمە باسی سیاسی کاکە ڕزام شتەشی لێ بۆ کاکە با پێ بڵم هەر یەکسەر هیلاک دەکەین جارێ کولە پشتانەکەم لە خزمەتان یەکسەر هیلاکیەکەین دەیفەرمو ئێمە بۆ دانانین بەڵاوانشتی لەگەڵ ئەمە هەر ئەوە کراوە بێت باشە هەر ئەوە یەکسەر فەرمو فەرمو لەسەر جیاوازی دووشت بەندێکم دانا دوێنێ لەسەر جیاوازی دووشت بەندێکم دانا دوێنێ فەقیری و دەوڵەمەنی سەنگا و سۆ ناویان دێنێ ئەم دوانە فەرقیان زۆرە وە کوێستان و گەرمێنێ دەوڵەمەند بە مۆنیکاش ناوێرێ زۆر پێی لێنێ فەقیر ئۆپڵێکی پێبێ 220 خەوێنێ دەوڵەمەند لە حەفلەیە بە حاڵشانە جوڵێنێ فەقیر وا هەڵ ئەپەڕێ قیامەت هەڵ ئەسێنێ دەوڵەمەند قسەی کۆمیدی و نوکتە بەکار ناهێنێ فەقیر قسەی وا ئەکا گورچی لێش ئەوەستێنێ گورچی لێش ئەوەستێنێ دەوڵەمەند گەرێش بخواسنی خۆی نایەشێنێ فەقیر کەسگەرە ئەخوا ئەڵێی دارە سووتێنێ ئەڵێی دارە سووتێنێ ئەڵێی دارە سووتێنێ ئەو بەندەش هەر بۆ خۆشی بۆ ئێوەمدا نادوێنێ بۆ ئێوەمدا نادوێنێ چاوتان ناچێتم باش کاک ئەحمەد زیاتر جەنابەت شتە بۆنەوە هەنگەکانەوانێ هیچ بەسەرهاتێکی خۆش ناخۆشش بێ هەر بێ بەڵام ناخۆشەکەن باش نا بەس شتی خۆش وەڵاهی شتێک ئەگەڕمەوە بۆ یەکەم جار هیوادارم پەیوەندی بە بەڕاستی بەدانیشتن حەفلەکانمانەوە نییە بەڵام بەسەراتێکی خۆمە جا هیوادارم دوایی پێیجەکانەمان کە بەفرین ئەمە تەمان هەر شەڵەن گەرنیان ئازا بێ ئێمە ڕاهاتوین بەڕاستی کاک ڕەزا تۆ خۆت ئەزانم مامۆستای تۆزانی ڕاتین ئەگەر ڕەخنەوە ئەوانە تر بەخوای گەورە خەڵکی لەم ڕۆژە سەڵەسە لە هەموو شتێک رازی نییە نوکتێک بەسەراتێکم بیست لە ماڵەوە جێڕامەوە بەسەراتەکە بەو شێوەیە ئەمەم بەسەراتەکە من بیستومە لە ماڵەوە ئەی جێڕمەوە بەسەراتەکەڵە ژن و پیاوێک هەشتا بۆ 85 ساڵە لە ئەمریکا بەیەک و ئەژین بەسیترین دەنگەدەنگ بەسیترین ئاژاوە لە بینیانە نەبووە ئەمە بەڕاستی جێهینە سەر سوڕمانە وایە تۆ ژن و پیاوێک ئەوەنە بەیەکەوە بن و هیچ دەنگەدەنگییانە بێ ئەڵێ ڕۆژنامەنووسەکان کۆ بنوتیان باشین بزانین سڕی ئەم تەبایە چییە ئەڵە چوونە لای پیاوەکە وتیان ئەم سڕەمان تێگەێنە وتی ئازایەتی ژنەکەمە ئەڵە چوونە لای ژنەکە وتیان ئەم سڕە چێوتی ئازایەتی پیاوەکەمە
تیان کاکە سەرمان لێ شاوەرن بۆ بگێڕنەوەی شەکتان بیدرچێنن ئەم سڵەت چییە؟ ئەڵێ ژنەکەوتی دانشن بە بۆتان جێڕمەوە. ئەڵە ژنەکە دەست کرد بە جێڕانی مەسەلەکەوتی وەڵی وەختی خۆی ئێمە لە مەکتەب کە بەیەکەوە بووین یەکمان خۆشویست. پیاوەکەم وعدی پیام وتی وعد بێ هەر دقەیەک من و تۆ بۆ یەک بووین شوێنێکی دیاری کرد بوو کوخێک لەسەر شاخێک بوو وتی لەو کوخەیە مانی هەنگوینی بەسەر ئەبەین. ئەڵێ ئەو شوێنش کە پیاوەکەم دیارێکی کرد بوو ڕێی سارەی نەبوو. ئەڵێ پیاوەکەم وعدەکەی خۆی بەدەسەر بۆ یەک بووین و هێنای دوو ئەسپیەنە خۆی لەسەر ئەسپێک و من لەسەر ئەسپێک کەوتینە ڕێ بەرەو ئەو کوخەی کە وعدی پیا بوو. ئەمە یەکەم دوای بڵێن حەفلە و ئەم شتانە. ئەڵە کەوتینە ڕێ لە نێوەی ڕێ و ئەسپی کە پیاوەکەمی لەسەر بوو مانی گرت. ئەڵی گوێم لێ و پیاوەکەم وتی ئەمە یەک نەخۆش بوو وتی ئەسپەکە مانی گر وتی ئەمە یەک. ئەڵە مەسافەیەکی کە ڕۆی ئەسبی دامە و دووبارە مانی گرتەوە وتی گوێم لێ و پیاوەکەم وتی ئەمە دوو. وتی وڵا پێشەوەی بگەینە کوخەکە سێبارە ئەسپەکە مانی گرتەوەڵە پیاوەکەم لە ئەسپەکە دابەزی و یەک فیشەکینا بەسەری ئەسپەکە و ئەسپەکەی مردار کردەوە. ئەڵە ئەسپەکەی مردار کردەوە ئەڵێ منیش وەکو ژن بەدایمە دایمە عاتفیە ئەڵە دابەزیم لە ئەسپەکە وتم یاخوا کوێر بیت و چۆن ئەو تۆ بێزمانە کوتی پیاوەکەم ئاواسەی کردم وتی ئەمە یەک. وتی زانین پیاوەکەم پیاوە بڵێ دوو سێم جار ئەم کوژێت ئەمە منیش بۆ ماڵەوەی باسەکەم. وڵا ئەو نییە ژنی دایمەوتی جاتخوا پیاو چۆنە بێ وابێ ئەوە نەکە لە ڕاکوێ منیش ئاوا کوینە ئەمە یەک ئەوەیت. وەڵام من یەک تەکلیفمە بوویتە من ئەمڕۆ میوانم ڕۆژێکتر لە چاخانەکەی منیتیانی ئەم چاخانەی خۆتان چاخانە بۆ بەی دەنا بەڵام داواما لە کاک ڕزای گۆرانیشیە زاوا ئێوارەیە درەنگە نازەمە و زۆر پێی بەناو بانگ بۆ بەڕاستی کاتی خۆر بۆش ڕزا چۆن ناو خەڵکەوە ئەتەنە بە سەراتی زۆر ئەمەوە لە هی منەوە لە هی منەوەتر نازەمەوە من حەکەم نییە بەسەر ئاوازەکە ڕۆژهەڵاتە با بڵێن یەکەم کەس چێوتی ئەوە مشکلێ من شعرەکەشی خۆمە دوای برادەریتر ناڵێن چیە بەهەر حاڵی من بەدەنگی تۆ جۆمانی ماژێری بە دوای شەهاوشتمان زۆر ماوەشتی خۆشمەوە لەسەر چاو چوارگا ماوەس. هاي سواي ورا درنگا بوبارا اي ورا زاوا درنگا بوبارا بوغويلا نوجواني خوي بارا بوغويلا نوجواني خوي بارا لسر شوفي تاقواني برشيخاني لسر شوفي تاقواني برشيخاني هالفرشير لخوجوان سليماني هالفرشير لخوجوان سليماني ارزاوي ورا درنقا بوبارا اي ورا زاود درنقا بوبارا بوكويلا نججواني خوي بارا
سپاس دەکەم ئەو داواکاری من و جێبەجێ پێشکەشی بە هەموو بینەران و بیسەرانی خۆشەویست دیارە و گۆرانیە تا ئێستا شەر تایبەتمەندی خۆیە بۆ خۆی ماوە شارەکەی خۆمە ئەوە هەندێک کەسیش بەی خۆیانی زانیوە قەیچێکە بەس من کلیپی 1996 حوتە هەمە ئەو گۆرانیە بارحاڵ شتێکی بچووتان بۆ جەرموانێ خەریکی تۆمارکردنی گۆرانیە بووین داواکاریەکم لە مامۆستای خۆشەویست هونەرمەندی گەورە مامۆستا میدی حسێن کرد من مناو بووم شێخ فەتاح و شەمحێدین لەگەڵ هونەرمەند مستەفا ڕۆفایانوت زۆرم حەزبی بوون لە مەکتەب دایمە نەموتەوە ئیتر خولیای هونەریم هەبوو وای هات کە من ببم بە هونەرمەند و کلیپم هەبیەوەمانە لەم ساڵانەی ئەخیرە دو-سێ ساڵ پێش ئێستا داوام لە کاکمیدیا گوتم ئەمێوە تازەکەینەوەنێتی وەسەرچە و هەتا کۆبلەیەکیان دەبڕگەیە ئەو دەبڕگەی ئەخیریە بەموتی حەزەکەم ئەوە بڵێ لە ستۆدیۆی ئەکتیڤ کردمان ستۆدیۆی ئەکتیڤ کاگنامە و هونەرمەند وەرحاڵ گۆرانێکەوتی ناوی چییە؟ وتم شێخ فەتاح و شەمحێدین باش وتم لەگەڵ کاگمیدیایەڵین وەرحاڵ یەکی کۆپلەیەکمان وت لەگەڵ کاگمیدایە بایان کردنەوە و شێخ فەتاح و شەمحێدین نایان کوردم با بە گۆرانەکە ناوی شێخ فەتاح وەزانین بە چوار کەس دەیڵین مەحمەوەی کە سەیرە کاک ڕەزا سایلی خۆی بە عام ڕۆژاواییە شەوان گۆرانینە لە ئەم شەو بە ڕۆژ شەسی گاو میلی بۆ خۆی گۆرانی لە هەردوو سایلەکەی خۆی دۆزیوەتەوەی باش من لەوە کاک میدیا فەرموویەڵێ تمۆحی زۆرە فرستایلە بەڵام وەکو جلی کوردی من دایمەن سەیری وێنە کۆنەکانی شاری سلێمانی وەکو تەمسیلە کۆنەکانی شاری سلێمانی و دراماکان هەم کوردی بووە هەتا دکتۆرەکان بە جلی کوردی وەچوون بۆ دەوامی خۆیان مامۆستاکان بە جلی کوردی بەداخەوەی سەوای لە هاتووە ڕۆژێکیان بۆ دانا پیاوە جوانەکان ئێستا ڕۆژێکیان داناوە بۆ جلی کوردی بەداخەوە بەڵام ئێمەی هونەرمەندان تۆزێک زەقترین لە ناو خەڵکا پێویستە ئەو کولتورە بین وەسوی ڕۆبەڕوو لە زەوین پاشە لە ناخۆشە نەڵم خۆی لە ڕوە بەڕاستی من بەرکەوتنم نەبووە لەگەڵ مامۆستای خۆشەویستە لەم ماوەی پێشوانە بێ لایفێکمان نەبوو بێکل لایفێکە زیاتر لەوەی نزیک بووم تێگەشتم چەند پیاوێکی سادە و جوان و بەڕێزی خۆتان بەڕێز من ئەمڕۆ کاگیدریسی بێداران لە بۆتی دوێنەشۆ لایڤێکی کاک ڕەزا بووم پێرەش بێ دوێنەشۆتی برادەر هەموو ئەو هەفتێک لەو شەوە لاولێرێ بۆ لای بۆ لای دوتمە ئەو بۆ نابی بۆ هەولێر هەفتێ لاولێرەوەی بۆ لای بەگەی ناوی کاک بەشدارە بەڵێ وای ڕێزمانێ بووی مامە ڕەزا من ببوورێت کە خۆتان بەرنامەکە بزانە کاکە ئەحمە و شتی تر من کاک ئەحمەد کاک دیاریشمان چاخانەیە پیرۆزبایی یەک شتێک ئێمە دەستخۆشی لێکن ئەرکە چێشی کاگالان بە پیرۆزبایی لە تۆفیقە کاکە ڕەزا بە شانوباڵی تۆفیقەی چایچی بە شانوباڵی کاکە دیاری و ئەلانم دیکۆڕشتەمە دەستخۆشییان لێکەین و ئیشەڵا بێتە ماڵێکی باشی هونەرمەندان خزمەتێکی بچووکی بینەران و بیسەران بکەین لەم ڕادیۆ ئینشاءالله پیرۆز بێ لە هەموو لە پیرۆز بێ لە تۆفیقەی چایچی ئێمە داوای لێبوردن لە بینەران و بیستەرانی چاغانەی گەڕیانەکەین دیارە یەکەم بەرنامەمانە ئێمە ویستمان ڕێکلامی بۆ بکەین بۆ چەند وەختێک و دوایی دەستکەین بە کارەکانمان بەڵام لەسەر داوای کاکجەزاوتی مادەم هەمووی ئامادەیە با ڕاستەوخۆ بڕوە ئەو خەڵکە دڵخۆشکەین و چاخانەی گەڕانیش بناسیێنین بە بینەران و بیستەرانی خۆشەویست چیوان ئامادەی خۆدوان باش زانە خۆی چێ بێت هەموو کۆتا بۆ جابوونەوە ئابێ پێم گەژەواڵێ من جۆم پێ نەدا
بخوا فرسي محوالي أنوسي قلم بخوا دسمنا قريم قاسم الأرواح بخوا صرنا قريم داوية بسريا وي حقالك شوقي بريوة أبي لو ما شوا شوقي بريوة أبي لو ما شوا بخوا مغنسر مالان مغنشو خوشا كاكا مغنسر مالان دوسي جوان بي أبيض أملسر خالان دوسي جوان بي أبيض أملسر خالان لا إلا لا إلا لا إلا لا إلا لا إلا بيا وفاو زور فرام ولي تخوانا مردين باو زور فرام ولي مخوانا مردين باو خوشم ماگشم حالا حیله اسبیشم خوشم ماگشم آب حیله اسبیشم دوست لشار بی بخواد ازیران لدیم دوست لشار بی بخواد ازیران لدیم خوا گرمیان گرمیه کن آبی با من شمال گرمیان گرمیه کن آبی با من شمال لتو و دورم بخوا حالم بی حالم لتو و دورم بحالم بحالم لا إلا لا إلا لا إلا لا إلا بيا وفاء زور فراموليو تخوانا مردين وباو زور فراموليو تخوانا مردين وباو دمك بينا دمك بينا دم دماني كم دمك بينا دم دماني كم دم صاحبنا بقرباني كم ويش لقيان شال بشلاوه بينا يبارك خالوة ملاوه خوايا ميردك بيا وقلاوه داي بيا وقلاوه هي جوالك بلا منايا هي جوالك ولا منايا هروق لبير نما بموايا هيروح يا ركب يا بني ديكني وراه ديدني وراه شوان ماسي عاشقي أمي سازقارم شوان ماسي عاشقي أمي سازقارم يند عاشقته وقدارم هيروح 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 يا ركم يا ربري دنياني وراه ديدكني وراه دەست و چاوتان خۆش بێ بەخێر بێنەوە ئەگەر ئەم بەرنامەیە هەرکەم و کوڕیەکمان هەبێمە پێشەم شداوی لەبوردن لە بینەرانی خۆشەوی سەگەنجە لە ئێوەی بەڕێز زۆر کتوپڕی بووێمە بۆ ڕێکلام دانیشین بەڵامی تر وتمان بە دڵێ و خەڵکە خۆشکەین دووبارە
بینەران و بیسەرانی خۆشەویست من هونەرمەند ڕزا چاوڕۆژ بەمە پێشکەشکاری بەرنامەی چاخانەی گەڕیان لە تەلەڤیزۆن و ڕادیۆی گەڕیانەوە هیوادارم توانین کارێکی باش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەێنین هەموو ئێوارانی شەمان لە خزمەتی بەڕێز خۆشەویست سابین لەگەڵ هونەرمەندانی بە ئەزمون و خۆشەویستی هەر چوار پارچەی کوردستان کات ژمێر دوو نیمەی عەسر با بڵێن دوای عەسر دووبارە ومیانە بەڕێزانە بەخێر بن دەستخۆشی لە کاکەئالان تۆفیقا چایەکی زۆر جوان دەستخۆش و بۆ سپۆنسەریش هەر بەڕێزێک ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکات لە سەر شاشە دایێنین ژمارەکە هەر کەس پێی خۆش بوو بۆ سپۆنسەری بۆ هەر کارێکی کەش بێ لە خزمەتی بەڕێز خۆشەویست ساین خواتان لەگەڵ خواحافزان بێ هیوادارین کاتێکی خۆش لەگەڵ ئێوە بەسەرمان بردبێ کاتێکی خۆش